خاوەنی نانێتی ڕووناک خانم برین ئەو کارگەی پێشتری خۆم نەبووە لە خۆم لێرە ئیشم کردیا دوایی برین ساحێبەکەی فرۆشتیەوە ئەمش برین هەرمانگرتەوە وردە وردە ئیشمان تێدا کردیا بیداەتی سێژن چارژن بووین بە وردە وردە عنی ئیشەکەمان گەورەتر بوو نەفەرمان زیاتر وەرگرت و ئێستا تقریبان 15 ژن لێرە ئیش دەکە ڕۆژانە هاتم ئیشم کردیا برین دوایی لە خۆم ئێرەم هەرمانگرتیتەوە ئێرە کرد بە ڕێوەی دەبم بریم لە خۆمە و ئیشەم کردیا لە خۆم دەزانم کۆکوونی ینی ئاگام لە ژنەکانی شێ ینی برین مەراعاتیان دەکەمەکە برین ئیش بکەن و یان پێیان دەکریان چەندیان پێ دەکرێت پێیان ناکرێن یان ئیشەکیان هەیە لە مارێ درەنگ دێن احتیادیە لۆ ئیشەکەش دوو وەجبن وەجبەچیان بەیانیان دێن تەواو دەبن ئەوانە هەر کاتێک تەواو بن وەجبەی دواتر برین نیوەڕۆیان دێن بە کەی مەجاالیان بوو کەی پێیان کرا ئەوانیش دێن هەتا ئەو کاتەی لێ دەبنەوە ئەنجا هەر کاتێک لێ بنەوە ینی بە پێی ئیشەکە و ئەو نانەیە کە دەیکەن چەند نان دەکەن و کەنجین لێ دەبنەوە ژنیشی لێ ینی برین هیچ ئیشەچکیان نییە لە مارە برین پیاوەکەی ئیش بکیان معاش و شتیان هەبی ئەو ژنە برین چەند ژنەکەن ینی چەند سارە لێرە ئەو ئیشە دەکەن هەموو ئەرک و کرێخانی و هەموو ئەرچی مارێ لەسەر و ژنێ لە خۆی ینی لێرە ئیش دەکا و دابینی دەکا و یعنی ئەوە دەکا کە محتاج نەبی بای ئەوە ئیش دەکا کە محتاج نەبی زیاتر 27 بەس جاریشێ ینی برین ئیشەکە کەمتر دەبی نەفەرەکان کەمتر دەبنەوە ئێستا 15 نەفەرە بەس بەردەوامیش خەرک دێ داوا دەکا کە ئێمە وەریگرین و بێ ئیشی خۆی بکە ئەوەندەی ینی لە توانادا هەبی پێویستمان بی وەریان دەگرین دێن ئیش خۆیان دەکەن ناوم ئەڤین حاتەمە لێرکانە لەو کارگەیە ئیشێ دەکەم کرێکارم بۆ ماوەی 6 ساڵە 4 ساڵە لێرکانە لەو نانی تیرێ ئیشێ دەکەم زۆر سوپاسی خاوەنەکەی دەکەم کە زۆر لەگەڵمان بەسەبرا لە کارەکانمان ینی بە جوانی بەڕێ دەکەین بۆ بژێوی ژیانی خۆمان ڕۆژانە ئیشەکانمان ڕۆژانەیە دوو شەفتین کۆمەڵە کرێکارین دەستە خوشتی لێرکانە خوشە کاوکاری یەکتر دەکەین شەفتەچیان بەیانیان دێن هەتا نێڕوانێ ئەمەش لە نێڕوانێ دێن هەتا دوای مەغریبی لێرکانە ئیشێ دەکەین کارەکانیشمان بەپێی داواکاری مشتریەکانە هەر مشتریە و جۆرە نانەچی دەوێتن کابانەچی دەوێتن بە جوانی بەڕێیان دەکەین هەتا ئەوەندەی لە تواناماندا هەبیتن بۆ بژێوی ژیانی خۆشمان و هەیە معاشی نییە ئەمن ئێستا لۆ خۆم معاشم نییە کرێچیمە یعنی تا ڕادەیەکی زۆر باش یعنی ئیسیفادەم لەو ئیشە کردیە زۆر ئیشەکەشم زۆر خۆش دەوێتن هەر ئێستاکە لەو کاتەدا ناساغم یعنی ئەگەر خۆشەویستی ئیشەکەم نەبی و لەبەر بژێوی ژیان نەبی ناتوانم ئەگەر حزرێکمان هەبێ گەنە هەموو ڕۆژێ دێنە ئێرکوانە و جێیەکەشمان یعنی بەدرە و ئیشەکە و ساحێبەکەشی زۆر لێ ڕازینە دەستخۆشی لێ دەکەین کە لەوانەیە زۆر هۆکاری بێتە پێشێ نەتوانی ئەو کارە بەڕێوە بە بەس لەبەر ئەمە چونکە کۆمەرێک ئافرەت لێرکوانە ئیشێ دەکەین زۆربیان وەچی من بژێوی ژیانیان لەسەر ئێرکوانەیە دووبارە دەستخۆشی لە خاوەنەکەی دەکەم کە لەوانەیە هاتبتە سەر ئەوەی دایخاتن لەبەرمە یعنی ئەوەی کردیا پێشەچی بە خێراتنی گۆ دەکەم سپاسان دەکەم ئەم تقریبەن لەوەتی ئێرە دانرایە لە 2015ەوە ئەمن لێرە ئیش دەکەم زۆر لە ئیشەکەی خۆشم ڕازیم سوپاسی ساحێبەکەشی دەکەم هیوادارم پەرەبستینێ ئیشەشی زۆر باشە لە ڕووی هەموو ژیانش پێدابین دەکەین مەسەڵەن ئەوەنی ئەتوو بەس پیاوەکەت یارمەتیدا ژنیش لە مارە یارمەتیدەری پیاوە خێزان پێکینانە و یارمەتیدەری خێزانەکەی دەدا و لە ڕووی هەموو شتەکەوە
ئێمە هەر لە شەمووە ئیشی خۆشمان دەکەینە تا پێشەم جمعان ئیسراحەتین ئەکەر ئەوها عوزرشمان هەبیان شتێکبی ئەوە خاونەکە ئیزماندان بەش و میوانەکمان دێ یعنی ئاگادار دەکەین لۆ مەسەلەی نەوان هێشتێ مشتەریەکان ژەها ببێ ئەوە دەرچن و ئەنی دەستمان لە کارەکان ناگرین و